ئەزانی کەوا ئێرە خراپە و خەتەرە و ترسناکە ئەگەر زێرشی لێ بمەڕۆ کە ڕێنماییە لە هەموو مسلمانان. طبعا بەهار وەرزێکی خۆشە و هەروەها زۆریش جوانە، وەرزی سەفر و سیاحەتە، وەرزی گژوو جیایە، کەسابەتە. خی گەورە چەند نیعمەتی بە قسمەت کردی لە مانجیباری لە لەوانە ڕێواسە کەنگرە یان هەر جیایەکە کەوا ئەکرێتن. بەڕاستی مسلمانە دەبی ئەمە بزانین هەر کەسابەتێک ئەگەر هاتوو ژیانی ئینسانی تێکەتە خەتەر ئەو کەسابەتت حرامە. لۆیش ئەمە دیتن کە لە ماوەی ڕابردوو 3 نەفەر بەبەر ئەڵغەمێکەتن، یعنی ئەوانە ژیانی خۆیان خستە خەتەر، ئەوانە یعنی بەرەو ڕزقێکی حەڵال نەڕۆیشتن کات. بەمە یعنی هەندێک شت هەیە با ئینسانی مسلمان صاحبی تێگەیشتن و عەقڵی خۆیەتی ئەزانی کەوا ئێرە خراپە و خەتەرە و ترسناکە ئەگەر زێرشی لێ بمەڕۆ لەبەرەوەی ژیانی تو لە دنیا لە ڕوحاخۆت پێ ئەولاتر بی لەو جیایی کە هەیە. ناکرێت لۆ کەسابەتێکی کەم ژیانی خۆت بخێمە ترسی. ئەمە ئەزانین و لە خودبەی ڕابردووش باسن کرد، یعنی ڕژێمی پێشی و سەدامی گۆڕ بە گۆڕ ئەو هەموو چیاناز و نیعمەتێک کە هەی بووی هەمووی لەمە کردیتە ئاگر. لەو ئاگرەی ئینسان لەسەر ئینسانی مسلمان پێویستە لە ئاگر خۆی بپارێزی. و ئەو ڕێنمانەی کەوا لە دەستگای منیش هاتبوون بەڕاستی یعنی دەستگایەکی خزمەتگوزاریە حکومیە ئەو نیشانەی کە ئاکات کە لە ئیشن کردی ئەمە ئیشەکانی وان ئەزانین ئەوانش ئینسانن لەوانەیە وەبەر هەموو زێیەکی ڕانەگەن ئەوەیان کەمە تیمی ئیشکردنیان کەمە بەڵام وەکو ڕێنمایی دەرەکەن بۆ هەموو خەڵکی کەوا خەڵک دەبی خۆ بپارێزی. بەڕاستی مسلمانان دەبی خۆ بپارێزی، ناکرێتن ئەمە ژیانی خۆ ماڵ منداڵی خۆ بخینە خەتەر لەبەر خاتری ئەوەی کە ئێوارێ 2 دیناری زیاتر ئیشەکەین یان نا. چێرە سەلامەتە لەوێ ئیش بکە، لە چێرە مەسەلەن جێەکەت ئەوەیە ترسی لێ نزیک نەبەوە. لۆ ئەوەی یعنی دڵی کەس و کاری خۆت مەسۆتینە، جەرجیان مەسۆتینە، منداڵەکانت هێتیم نەکە، یعنی مانێخت تەمانەکەوە گەورە ببن نزانداخوا ئایا مەسەلەن بابیان بەرەو چێرە ڕۆیشت لۆ چ چووە. و یەک شتی دیکەنەش ئێمە با بزانین بەڕاستی هیچ وەختێک ئینسان بەرەدەست لەبۆ هیچ حەرام و گوناحێکی نەبە لەبەر خاتری منداڵت. بەرن با بزانین ئەوانەی کەوا وەفاتیان کردیە بابێمە ئەوانەی کە وەفاتیان کردیە ئەمە چەند وەفان هەبووە لە بابێ خۆ، چەند خێرم لۆ کردینە، چەند دوعا لۆ کردینە، یعنی ئەوانە هەمووی مەسئولیەتن. ئینسان دەبی وەکو ئەوەیە کە خۆی بە تەهلەکەدا نەبە. خی گەورە فەرمێ وەلا تلقوا بأيديكم إلى التهلكة وأحسنوا، دەست خۆتان بە هەلاکەت دامەبەن بەڵکو لەلایەنی چاکەوە دەست لۆشتی چاکە ببەن.